بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه بنران بسلان عزيز سلام ورحمة مهرباني خواهي پروردگارتان لبه سپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجینە باسەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. لە ئەڵقەی ڕابردوو باسی گریانی پێغەمبەری خوامان کرد صلی الله عليه وسلم لە دەمی بەجێهێشتنی نیشتیمان و وڵات و زێدی با و باپیرانی خۆی کە دووەم مووقیفی گریانی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. لە ئەڵقەی ئەو ڕۆمان دواهەمین جۆری گریانی پێغەمبەری خوا ئەخەینە ڕوو، ئەویشیان کاتێک لە ترسی خوا پێغەمبەری خوا ئەگریا. پێغەمبەری خوا کە کاتێک لە ترسی خوا ئەگریا لەوەی ناکە خوددا شتێک بێ لێی بترسێ، بەو معنایە زوڵم لە بەندەی خۆی بکە، نا بەو معنایە کە لەوە ترسی سەرپێچی بکەی، سەرپێچیکردنی فەرمانی خوددا بۆ مرۆڤ چارەڕەشیە و مرۆڤ تووشی زەرمەندیەکە، ئەبێ بەو شێوازە تەماشەی خودای پەروەردگار بکەن کە خودای پەروەردگار میهرەبانە، بە بەزەییە لەگەڵ بەندەکانی خۆی. پێغەمبەرمی خوا صلی الله عليه وسلم كان أخشى الناس لله عز وجل، لە هەموو خەڵک زیاتر لە خوا ئەترسا، لەوە ئەترسە بێفەرمانی خوا بکە. وهروەها ئەیفەرموو والله إني لأرجو أن أكون أخشاكم لله وأعلمكم بما اتقى. سم بخوا من هیوادارم لە هەمووتان زیاتر لە خوا ترستر بم و لە هەمووشتان باشتر بزانم چۆن تەقوای خوا ئەکەم. ئەبم بە مرۆڤێکی پارێزکار، بە معنای کەلیمەش هەروە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەمووان لە خوا ترستر بوو، لە هەمووان پارێزگارتر بوو، تەقوادارتر بوو، سەلامی خوای لەسەر بێ. خۆی قودوە و پێشەنگ بوو لە هەموو بواری و کایەکان، لە بواری لە خوا ترسانیشە بە هەمان شێوە. ئەبوو دەڕی غیفاری خوا لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إني أرى ما لا ترون أطت السماء وحق لها أن تئط. ئەوەی منە بینم ئێوە نایبینن، ئەو ئاسمانە گەورە و فراوانە جمەی دێ و مافی خۆیەتی کە جمەیشی بێ، ما فيها موضع 4 أصابع إلا وملك واضع جبهته ساجدا لله سبحانه وتعالى. أو هم آسمان قورة وفراوانا بينيت شويني 4 پەنجەی تێدا نییە مەگەر فریشتەیەکی خوا نێوچەوانی لەسەر داناوە و سەجدە و کڕنۆش بۆ خوا بە بەندایەتی خوا ئەکا جل جلاله. والله لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا. سم بخوا ئەگەرەوەی من نەزانم ئێوە بیزانن، زۆر بەدەگمەن و کەم نەبێ پێ ناکەنن، زۆر بەکەمی پێ ئەکەنن، بەڵام زۆر ئەگرین بۆ حاڵی خۆتان و چارەنووسی خۆتان زۆر ئەگرن. وما تلذذتم بالنساء على الفرش. تەنانەت لە کاتی سەرجەیی خێزانەکانتان چێژ و تام لە خێزانەکانی خۆتان نابینن، چونکە ئەوەندە بیرتان لای چارەنووسی خۆتانە بێ. وهل خرجتم إلى السعودات تجأرون إلى الله تعالى. تەنانەت ئەگەرەوەی من ئەزانم ئێوە بیزانن، هەمووتان بەرەو بەرزاییەکانە ڕۆن پەنا بۆ بەرزاییەکانە ئەبەن، هانا بۆ خوا ئەبەن کە خوا لێتان ببورێ، خوا یارمەتیتان بدە، خوا چارەنووستان چارەنووسێکی باش بکە. عبدالله کوریش خێر خوا لێ ڕازی بێ ئەڵێ ئەتەیت رسول الله صلی الله عليه وسلم. ڕۆژێکیان چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وهو يصلي. پێغەمبەری خوا خەریکی نوێژکردن بوو، نوێژیە کرد. ولجوفه أزيز كأزيز المرجل من البكاء. سینەی پێغەمبەری خوا گزەیەکی لێ ئەهات وەک چۆن منجەڵ لەسەر ئاگرا کاتێ ئەکوڵێک گزەیەکی دێ
ئەوها سینەی پێغەمبەری خوا ناخی پێغەمبەری خوا گزەی لێوا هات ئەوە نوێژی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەی نوێژی من و تۆ ئێمە کاتێک کە نوێژەکەی ناگامان لە نوێژ نییە لە بازارین لە سوپەرمارکێت و بازارکردنین لە سەفرە و گەشتین جاری وەیە خەریکی گوناهین ئاگامان لە نوێژەکانمان نییە خوشوع و خضوعێک لە نوێژمان نییە بەڵام پێغەمبەری خوا کە غوفر ما تقدم من ذنبه وما تأخر خوا لە گوناهی پاش و پێشی خۆش بووە کەچی له عەزیز کەعەزیز المرجەلی کە کاتێ نوێژی ئەکرد گزەیەکی هەبوو وەک چۆن منجەڵ لەسەر ئاگڵا کوڵێ ئاوا لە ناوەوە لە ناخەوە ئاکوڵا بەرامبەر خودا باوڕێ لە نوێژەکانمان بدەینەوە با نوێژەکانمان باشتر بکەین بزانین کە نوێژەکەین بەرامبەر خوا وەستاوین مناجاتی خواکەین خوا بەندەیەکی گوناهبارین بە کۆڵێک گوناه و تاوانەوە بەرامبەر خوا وەستاوین با شێوازێک خۆمان نیشانی خوا بدەین کەوا جێی میهرەبانی خدا بین خدا بەزەیی بێمانی دابێتەوە نەک هەروە حاڵی وەکو حاڵی کەوا سەرگەرمی گوناه و تاوان و بێموبالاتینەوە بەرامبەر خوا ئەوەستین خوایە بە گەورەی خۆت بەزەییمان پێ بکە و هیدایەتمان بدە بۆی نوێژی وا بکەین کەوا تۆ قبوڵتە عطاء دخلت أنا وعبيد بن عمير على عائشة رضي الله عنها فقال عبيد بن عمير حدثينا بأعجب شيء رأيتيه من رسول الله صلى الله عليه وسلم منو عطاء منو عبيد كري عمير تشينخ لا يدايك إيمان داران خاتو عائشة خوالي رازي به عبيد بدايك إيمان داراني فرمو أي دايك من سەرسامترین شتێک کە تۆ لە پێغەمبەری خوا بینیوتە کە زۆر پێی سەرسام بوویت بۆمان بگێڕەوە ئەڵێ فەبەکەت وەقالەت خاتو عایشە دەستی کرد بە گریان و فرمێسک هاتە خوارەوە لە چاوەکانی و فەرمووی قام لەیلة من اللەیالی شەوێ لە شەوان ڕەسوولی خوا هەسایەوە فقال يا عائشة أي عائشة أو شوازم لي بين أعبد لربي أو شو وازم لي بين رليم قرب باتنها خريك عبادتي خوابم قالت قلت والله إني لأحب قربك وأحب ما يسرك سم بخوا من للايك حزأكم هميشه لتو نزيبم حزناكم ليم دور كوي توا بەڵام لەلایەکی تر حەزم لەوەیە هەمیشە کارێ بکەم کە تۆ حەزت لێیە تۆ دڵت بەچی خۆشە بێ حەزم منیش دڵم بەوە خۆشە بێ واتە ئاساییە ئەفەرمێ فقام فتطهر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستایەوە و دەست نوێژێکی جوانی کرد ثم قام يصلي پاشان هەڵسایەوە دەستی کرد بە نوێژ خوێندن فلم يزل يبكي حتى بل حجرة بردوام لە نوێژەکەی خۆیان دەستی کرد بە گریانە ئەوەندە گریا تا کۆشی خۆی تەڕ کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ثم بكى فلم يزل يبكي حتى بل الأرض پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بەردەوام بوو لە نوێژەکەی و دەگریا ئەوەندە گریا تەنانە شوێنی سەجدەی خۆی لە زەویە تەڕ کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وجاء بلال يؤذن بالصلاة لو شو قارە درێژە بەردەوام بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەو حاڵە تا ئەوە بوو بیلالیش هات بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگ بدا فلما رآه يبكي بیلال کاتێک چاوی بەو دیمەنە کرد پێغەمبەری خوا بینێ ئەوەندە گریاوە پێغەمبەری خوا سەرگەرمی گریانە لە ترسی خوا بۆ خوا قال يا رسول الله تبكي وقد غفر الله لك أي پیغمبری خوا تو دەگری کەچی خوای پەروەردگار غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر خدای مەزن لە گوناهی پاش و پێشیت خۆش بووە کەچی تۆ هەر بەردەوام خەریکی گریانیت تۆ ئەگریت ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی
أفلا أكون عبدا شكورا أفلا أكون عبدا شكورا أو والله پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ئایا بەندەیەکی شکرانە بژێری خوا نەبم ئایا سوپاسی خوا نەکەم ئەو خوایە ئەوەندە میهرەبان بۆ لەگەڵمە کە ئەو پلە و پایەی پێغەمبەراتی پێبەخشیم لە گوناهی پاش و پێشم خۆش بووە کەچی من شکرانە بژێری خوا نەکەم ئەوە شکرانە بژێری خودایە ئێمەمانان لە کاتی تنگانە هاوار بۆ خوا ئەبەین بەڵام کاتێک کەوا نەجاتمان نەبێ ناخۆشیەکانمان لە ڕێ نامینێ لە بیری ئەکەین خواش لە بیر ئەکەین خوا پەنامان بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی خۆشیشە هەر سوپاسی خوای کردووە هەوڵی داوە بەندەیەکی شکرانە بژێری خوا بێ ئەو نیعمەت و چاکانەی خوا و فەزڵی خوا لە بیر نەکە جاء فرمي لقد نزلت الليلة آيات ويل لمن قرأها ولم يتفكر فيها هر أو شوشن آية بسردا بزيوة واي بو أو كساني كأي خوين توا واي بو أو كساني كأي خوين نوا أيان خوين نوا بلام ليان رامي نامينين وبيريان لنا كنوا فكريان لنا كنوا أويشان أو كان آياتاني كوتاي سورة آل عمران إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار تاكوتاي آياتك أو كوبلا آية دابزي وبسر پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرميه واي بو أو كساني كواي خوين نوو برام لي رانا من بيري لنا كنوا حالي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم آبو شيبو إما لناخ مانا ظلمان تزيكاته وباسي وموقفاني پیغمبر إخوة أكين صلى الله عليه وسلم برام پیغمبر إخوة خوي لني واقع كاجيا بەڕێزانم دوای ئەو جەولە سەریعەی خێرایی کە باسمان لەوە موقیفانە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێدا گریاوە پێویستە ئێمە پند لەم پێغەمبەری خوا بگرین بەڕاست لە پێغەمبەری خوا فێری ژیان بین مسڵمانەتی و بەندایەتی بین فێری نوێژ و عیبادەت بین فێری ترسی خوا بین فێری خۆڕەوشت و ئەخلاق بین فێری پیاوەتی و جوامێری بین فێری مێردایەتی بین فێری هاوسەرێتی بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ژیانی بە شێوازێکی نەزەری تیۆری و بەکردداری شانی ئێمەمانان داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشە و هەموو بەڵاو ناڕەحەتی و ناخۆشی و تاقیکردنەوە و قورسانە بوو بەڵام ناڕەزاییەکی لە زار و لە زمانی لە هەڵوێسەکانی نەبینرا و نەبیسرا بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئارامگر و پش و درێژ بوو ڕازی بوو بە پشک و بڕیاری خوا جەل جەلالو هەر خۆی خەبەری بە ئێمە داوە كأن أشد الناس بلاء هم الأنبياء لەنێو خەڵکە پێغەمبەران تاقیکردنەوە و ئیبتیلایان لە هەموو خەڵک قورسترە خوا زیاتر لە هەمان بە قورستری ئەوان تاقیە کاتەوە ئەی فەرموو أشد الناس بلاء الأنبياء بەڵای پێغەمبەران لە هەمووان تونتر و ناخۆشترن ثم الأمثل فالأمثل پاشان کامە کەسێک لەنێو شوێن کەوتوانی پێغەمبەران نمونەیی بووە نمونەیی بە نمونەیی کامەیان ئیمانی بەهێز بووە جا ئەی فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینسان على حسب دینی بە گوێرەی ئاین و دینداریەکەی خۆی تاقی ئەکرێتەوە فإن كان في دينه صلبة ئەگەر دینداریەکەی قایم و بەهێز بێ اشتد بلاؤه تاقیکردنەوەکانیشی قورسە بێ وإن كان في دينه الرقة بەڵام ئەگەر دینداریەکەی سووک بێ وەکو پێویست نەبێ قایم و بەهێز و پتە نەبێ ابتلي على قدر ديني بجري دين داريكي خوي تاقي أكريتوا أي فرمو فما يبرح البلاء بالعبد حتى يتركه يمشي على الأرض وما عليه خطيئة قناه تاقي كرنا وقرسكاني إخوا وازل بندي إخوا ناينن أو وند تاقي أكريتوا وناخوش ونار حتى بينا تاوايلي أكا
لەسەر زەوی ئاڕوا و هیچ گوناه و تاوانێکی نەماوە بێ گوناه ئەمێنێتەوە خاوێ نەبێتەوە. بەڵێ بەڕێزانم ئەگەر بزانین تاقیکردنەوەکان و ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان هەمووی خێر و بەرەکەتێکن بۆ ئینسان. ئەگەر ئینسان ڕازی بێ ئارامگر بێ وە پش و درێژ بێ ناڕزایی و ناڕەحەتی دەرنەبڕێ. خوای پەروەردگار هەموو لایەکمان لە ناڕەحەتی و ناخۆشی کوفر و بێباوەڕی گوناه و تاوان بپارێزی. خوایجان لە گوناه و تاوانمان خۆش بیت. خوای پەروەردگار بێبەشمان نەکەی لە شەفاعەتی پێغەمبەری میهرەبانمان. خوای پەروەردگار بێبەشمان نەکەی لە میهرەبانی تۆ کەوا بێ سنوورە و هیچ لەگەڵ هیچ میهرەبانیەکە بەراورد ناکرێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.